لە میانی بەردەوامی بەدواداچوون و چاودێریکردنی جم و جۆڵی تیرۆرستان و شەونخونی هێزەکانی دەستگای ئاسایش بۆ پاراستنی ئۆقرەیی و ئارامی هەرێمی کوردستان، ئاسایشی گەرمیان زانیاری دەستکە و لەسەر تاقمێکی تیرۆرستانی چەکداری داعش کە هاتوونەتە چەند ناوچەیەکی گەرمیان و هەرێمی کوردستان و خۆیان حەشارداوە. پاش لێکۆڵینەوە و بەدەستهاتنی زانیاری، جم و جۆڵەکانی تیرۆرستان خرایە ژێر چاودێری و بەڵگەی تەواو کۆکرانەوە و دوای ڕەزامەندی دادوەر بە بڕیاری سەرۆکی دەستگای ئاسایشی هەرێم هەڵمەتی دەستگیرکردنی تیرۆرستان دەستی پێکرد و هێزەکانی ئاسایشی گەرمیان ڕۆژی 13 حەوتی ئەم ساڵ لە ناحیەی سەرقەڵا تیرۆریست عین واویان دەستگیر کرد کە تەمەنی 27 ساڵە کە بە پێی دان پێدانانەکانی لە ساڵی 2014ەوە بەیعەتی بە داعش داوە و لە ناوچەکانی عوزێم و سەلاحەدین حەویجە چەکداری داعش بووە و بەشدار بووە لە ئەنجامدانی چەندین تاوانی دژ بە مرۆڤایەتی. أنا انتميت لتنظيم داعش سنة 2014 عن طريق عمي أمير بداعش عم عادل، وكنت أقضى واجبات من ناحية الإعظام والنوب انتقلنا للحويجة سيدي، انتقلنا للحويجة، هم قضبنا واجبات بالحويجة والنوب جينا لجاي كردستان أنا عائلتي. لە درێژەی لێکۆڵینەوەکان و بەدواداچوونی بەردەوام هێزەکانی ئاسایشی گەرمیان بە هاوکاری هێزەکانی ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی ڕۆژی 17 حەوتی 2020 تیرۆریست سینیان دەستگیر کرد کە تەمەنی 34 ساڵە و بە پێی دانپێدانانی لە سەرەتای سەرهەڵدانی تیرۆرستانی داعشەوە بەیعەتی بێداون و چەکدار بووە لە کەتیبەی عەبدوڕەحمان بن ڕەبیعە و لە سنووری عوزێم ماوەتەوە. أني معروف أبو عصام، انتميت إلى تنظيم القاعدة منطقة العظيم سنة 2006 عن طريق محمود الملة، بقيت وياهم 6 أشهر، بعدين هربت إلى بغداد. في 2016 انتميت إلى تنظيم داعش عن طريق هيثم ووليد، بقيت بالحويجة تقريبا شهر، بعدين رجعت للعظيم بقيت 15 يوم نتابع القوات الجيش العراقي والحشد الشعبي. هێزەکانی ئاسایشی گەرمیان بە هاوکاری ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی ئاسایشی ڕاپەڕین لەسەر هەمان بەڵگە و زانیاری هەمان ڕۆژ لە ئۆپراسیۆنێکی جیادا لە سنووری ڕانیا تیرۆریست غا سا تەمەن 47 ساڵیان دەستگیر کرد کە پەیوەندی بە هەمان تاقمی تیرۆریستیەوە هەبووە و وەک چەکداری داعش بەشدار بووە لە چەندین کردەوەی تیرۆریستی لە ناوچەی عوزێم. لێکۆڵینەوەکان چڕتر کرانەوە و زانیاری نوێ بەدەست هاتن و هەر لە ناحیەی سەرقەڵا ئاسایشی گەرمیان ڕۆژی 20 حەوتی ئەم ساڵ تیرۆریست میم واویان دەستگیر کرد. زانیاریمان پێگەیشت کە 2 کەسی گومانلێکراو لە ناحیەی سەرقەڵا لە سنووری کفری بوونیان هەیە، بۆیە ئێمەش دوای بەدادچوونێکی زۆر و ئاگادارکردنەوەی دادگا و بڕای دادگامان وەرگرت، هەردوو ناوبرامان دەستگیر کرد و دوای لێکۆڵینەوە دوای چەند سەعاتێک دانیان بە تاوانەکان دانەوە و ئەترافیان کرد کە ئەمانە بەیعەتیان بە داعشدا و لەگەڵ داعشا بوونە. و دوای ئەوەی کە لێکۆڵینەوە زیاترمان لەسەر ئەوە کرد کە ئەبزانە کێتریان لەگەڵا و لەکوێوە هاتوون، ئەترافیان لەسەرەوەش کرد کە 2 کەسی تریان لەگەڵایە خەڵکی ناوچەی عزێمن، ئەوانش پێشتر چەکدار بوون لەگەڵ ئەوانە و ئێستا بۆ خۆ حەشاردن هاتوونێکیان لە سلێمانی لە علوەی سلێمانی خەریکی سەوزە فرۆشی و کەسێکی ترچیان لە ڕاپەڕینە. ئەو بڕای دادگامان وەرگرت و هاوکاری ئۆپراسیۆنی سلێمانی توانیمان ئەو دوانش دەستگیرکردن و
ڕوبەڕووی دادگای گەرمیانی بکەینەوە هەردوو ئەو دوانش کە هەردووگان لێرە لە بەردەم دادگا ئەترافیان کردو و دانیان بە تاوانەکەی خۆشیاندانەوە. یەکێک لەو 4 کەسەی کە 3 کەسیان چەکداری داعش بوونە و یەکێکیان هاوکاری لۆجستی و ئیداریان بووە بەیعەتی بە داعش داوە بەڵام لە جیاتی لە مەنتیقی عەزیەمە ئیشی دابینکردنی خۆراک و سوتەمەنی و زانیاری بۆ لە ناوچەکە بۆ گروپەکانی داعش. ئاسایشی گەرمیان سەر بە دەستگای ئاسایشی هەرێم ئاشکراشی دەکەن بەردەوامن لە بەدواداچوون و چاودێریکردنی زیاتری ئارامی گەرمیان و دەستگیرکردن و ئاشکراکردنی پیلانەکانی تیرۆرستان و شکستپێهێنانی مەرامەکانیان بۆ تێکدانی ئارامی هەرێم. هاوکاری و پشتیوانی کۆمەڵانی خەڵکیش بۆ دەستگای ئاسایشی هەرێم پێکەوە ماندووبوونەکان و مەترسیەکان دەڕەوێننەوە و هەمووان دەتوانن لە سایی ئاسایشدا بە ئارامی ژیان بەڕێ بکەن. کوردوعەلی گەلی کوردستان.